پێت وایە بەغدا لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ دڵنیانیم لەوەی کە عەبادی موچە ئەنێریاننا لەبەرەوەی تا ئێستا ڕێکەوتنێکی جددی لە هەردوولا لە ئاراوەنیا بە هیوای ئەوەی کە موچە بنێردرێت و ژیانی خەڵکی بەرەو گۆڕانکاریدا بچێت و ئەو قەیرانە نەمینێت. بەغدا هیچ کاتێک ڕازگۆ نەبوو لەگەڵ گەلی کوردرا، بۆیە لە ناردنی موچەی فەرمانبەرانی کوردستان هیچ ڕازگۆ نییە. ئەوێ ڕۆژ بە ڕۆژ وەزعی کوردستان خراپتر بێ، چاوی بەم پێشکەوتن و بەم خۆشگوزرانی خەڵکی کوردستانە هەمایە. بەخوای حکوومەتی عێراق هیچ بۆ ئێمە ناکە، قەت حکوومەتی عێراق یەک فلسیش بۆ مەنانێ با ئەمە ئەوە نەبین، هیچ خۆمان ئەولاوڵانێک پێی ناوێ بچنە بەغدا. بەغدا هیچمان بۆ ناکە کاکە، هیچ ئەمەلم پێ نییە بە بەغدا فلسێکمان دوو نانێری. من وەکو هاوڵاتیەکی کورد لەو باوەڕەدام کە حکوومەتی عێراقی هیچ کاتێک لەگەڵ گەلی کورد ڕاست نەبووە، ئەو کاتێک کە پێویستی پێ بۆ بەکاری هێناوە دواتر پشتی تێکردووە. بۆ لەو باوەڕەدام کە بە هیچ شێوەیەک موچە و موچەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێرێت، لەوە دڵنیامە. بەغداد بەتایبەت ئەوادی کات دەکوژێ، دەوێت گفتوگۆکان ئیدامەی پێ بدا تا دوای ئینتخابات.